ئێرە باڵەکایەتیە، ئەو ناوچەیەی هێشتا بەفر و سەرما جێی نەهێشتووە. جیاواز لەگەڵ سەرجەم شار و شارۆچکەکانی تر، ئەمڕۆ لە باڵەکایەتی خەڵکی لە ژێر بەفر و سەرما و سۆڵەیەکی بەهێز یەکەم ڕۆژی نەورۆزیان بەڕێ کرد. وێڕایەوەی کە ئەمڕۆ ڕۆژی نەورۆزە، ڕۆژی نوێبوونەوەی سروشتە، چونکە نەورۆز جگەلەوەی کە ڕەهەندێکی ئاینی و نەتەوەی هەیە، ڕەهەندێکی ژنگیشی هەیە کە تێدا سروشت نوێ ئەبیتەوە پاش زستان و ساردێکی سەخت، تەمان ژینگە جاریشکە نوێ ئەبێتەوە ژوجات سەر دەردێنێتەوە. بەڵام ئەوڕۆ کە ڕۆژی نەورۆزە ئێمە سەرڕای ئەوەی کە لە نیوەڕۆیەکی زووەوە بەفر دەبارێ کە یەکەم جارە ئەمە دەتوان بڵێم لەو ئەخیرانە لەو 5 ساڵی ئەخیر ڕووبدا ئێمە نەورۆزی خۆمان هەر کردو، چونکە 2000 نەورۆز لە لای ئێمە لەگەڵ خەڵکی باڵەکایەتی دوانەیەکی لێکدانە بڕاون. سەرەڕای بارینی بەردەوامی بەفر بەشێک لە خەڵکی هاتوونەتە سەیران و بەجلی کوردی ئاڵا واڵا خۆشی خۆیان لە پێشوازی یەکەم ڕۆژی ساڵی نوێی کوردیدا دەردەبڕن. ڕوومان کردن ناوچە گەشتیارەکانی دەڤەری باڵەکایەتی، ئێرەش پێی دەرین گۆڕی کۆران سەر بە قەزای چۆمانێ بەڕاستی جەوەکەی زۆر خۆشە و لە هەمان کاتدا بەفرێکی باشیش دەبارێت، یان جەوەکەی زۆر نالەبارە. بەڵام ئامادەکاری خۆمان کردو ئێمە وەک خەڵکی دەڤەری باڵەکایەت دەمانزانین لەو کاتانە بەهار دەکەوێتە کۆتایی مانجی چوار، یان زستان کە تەمانجی چوار لێرە کەشەکەی چەندیری نالەبارە، دەبین سۆبەی دارەمان لەگەڵ خۆمان هێنا، بە عەسابی خۆمان کردو، لایلۆنمان هێنایە، هەموو ئامادەکاری خۆمان کردبوو. گەشت و گوزاری چۆمان ئامادەکاری کردبوو بۆ پێشوازی لە گەشتیاران. بەخۆشتان دەبین ئێستا لەبەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆرجار هاوڵاتیان ناتوان وەکو پێویست دەربچن بۆ سەیرانگایەکان، لە ئێستادا بەفر ئەبارێت، بەڵام تا عەدێکی باشیش هاوڵاتیان بەشدار بوونە لە جەژنی نەورۆزدا و لە تەواوی سەیرانگاکانی باڵەکایەتی بڵاو بوونەوە و لە هەندێک شوێندا دەبینین کە هاوڵاتی زۆری لێ و گەشتیاری زۆریشی لێ. بەهۆی سەرماوە خەڵکی باڵەکایەتی کەمتر ڕوویان لە گەشت و سەیران کردبوو. باڵەکایەتی ناوچەیەکی کوێستانیە. ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی نەورۆزە لە بەرەبەیانی زووەوە شەپۆلێکی بەفربارین تەواوی باڵەکایەتی گرتووەتەوە. سەرەڕایەوەی ئەمڕۆ پلەکانی گەرمادا بەزیون بۆ ژێر پلەی سفری سیلیزی، بەڵام خەڵک بڕیاریدا نەورۆز پیرۆز بکات. پێشەوە مەحموود کورسات نیوز، باڵەکایەتی.